ناباوەی لا دروست کردووە کەمە بەڕاستی هەنگاو بە هەنگاو هەیەکە لە خۆمانەوە ئەتوانین وردە وردە ئەم کەلتوری یەکترشکانە کەم بکەینەوە. دڵنیام کە ئەو دوو هەنگاوەمان نا بۆ کەمکردنەوەی کەلتوری یاخود نەریتی هەڵەی یەکترشکان و یەکتر بغزاندن و یەکتر ناوزراندنی یەکتر ئەوە کەم بکەینەوە. دڵنیا بە ژنکوژش کەمە بێتەوە، دڵنیا بە ژنکوژش کەمە بێتەوە، چونکە هۆکاری سەرەکی ئەوەیە بڕۆ لە دەمێر بپرسە کە ژنکوژن بڵێ تۆ بۆ واو کرد، ئەڵێ لەبەر قسەی خەڵک. چیە دەفعی کردی؟ قسەی خەڵک. چی ئەو بڕیارەی کرای؟ زۆر باشە. گەرم بووی لە قسە ماشەڵڵا ناستەوە هەرگێت ئەگەمە لە کات نەماوە بە حەق بم بە هاوڕێکانی تریشم. نمونەیەکی ئەرستۆ کاگرەسوی خۆماننا ئەرستۆ یا ئەرستۆ ڕۆسۆیە ئەڵێ تونوتی هەر کەسێکە بە قسەکەی جوانە، قسەکەی جوانە، کاگرەسوی خۆمان بێ ئەرستۆ بێ ڕۆسۆ بێ قسەکە جوانە، ئەڵێ تونوتیژی تر بە دوای خۆیان هێنە. لەگەڕێکی خۆمان یەکێ ناوی دەرکردبوو بە کوشتنی سەگ و پشیلە و ئەوانە بە دوای ئەگەڕا مشتاق بوو بۆ کوشتنیان. دوای ماڵەیەک لەو کوشتنە ڕاهات ڕاهات لەسەر کوشتنی گەورە، ئەنجە دوایی مرۆڤی کوشت، ئینسانێکی کوشت هەر لە دەوروبەرەکەی خۆی. لەوانەیە نمونەیەکی بەسیط بێنمەوە لەسەر کوشتنی معنەوی، کوشتنی کەسایەتی کەسەکان. بۆ نمونە لە قانوندا هاتووەڵێ ئەو کوڕەی یاخود ئەو پیاوەی ئەو نێرەی کە بە بەڵێنی هاوسەرگیری سێ کەس یا سەرجەی لەگەڵ ئافرەتێکەکە دواتر زەواجی لەگەڵ ناکا واتە دەستی ئەمڕە لە کردواری خۆمان، ئەوە تاوانە و سزا ئەدرێ بە بەردکردن لە 3 مانگ بۆ 5 ساڵ. لەوانەیە هیچ کامێکمان بەریاری ئەوەی نین لە دادگا شاتی لێ بکەین، هەر ئەڵێن ئیتر ئەلیکەین بە شەڕی دوژمنایەتی وەرایان من مەجموعەیە پیاو لەوە کوژمەوەیش مەجموعەیە پیاو لە منە کوژێ و شەڕی دوژمنکاریە و بە سڵح و سڵحکاری چارەسەرە بێ. یاخود لێرە و لەوێ ئەیبیستین ناڵێن لە مزگەوتەکان بەرماڵی بۆ داخراوە، لە کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ ئەگەڕێن بە تەلەفۆن سەردانەکەن ئەڵێ فڵان کەسمان لێ قەوماوەڵا پیاوێکی لەدەست کوژرا. هەرگیز ئێمە من قەت لەگەڵەوە نین کۆمەکی کۆ بکرێتەوە بۆ قاتلێک، ڕاپێکی دادگا بکرێت، با لە دادگا با لە سزنا چەند ساڵێک تەنیایی و بەخوای بچێتەوە. بۆچی من سواڵی بۆ بکەم 6 مانگی تر نابا کەسێک ترە بکوژێتەوە؟ من لێرە وڵێم نابۆ تونوتیژی خێزانی، نابۆ کوشتنی ژنان، بەڵێ بۆ ئاشتەوایی و هاوسەنگی ژانێکی هاوسەنگ لە خێزاندا کاتەکەم لێرەدا هێندە نییە. تەنها 1 دەقە ماوە لەماوە دەقەیەدا چەند فریان کەوتم حەزی بەڕێز داین دەکەم. لە کۆمەلگای ئێمەدا ناتەبایی کامەن ناتەبایی و خۆخۆری و ناکۆچی مەبەستم هەر وەسەتی خێزانی و کۆمەڵایەتی نییە، لە وەسەتی سیاسی لە هەموو وەسەتەکانی تری کۆمەلگای کوردی ئەم ناتەبایی و ناکۆچیە هەیە. ئەمەش لە سەرچاوەکەی پەروەردەیە. من لێرەوە داوا لە دایکان و باوکانەکەم، چاویان ماچەکەم، تکایان لێ ئەەکەم، ئیتر بادانەنیشن شەوان بەدەم چەرەس و بەدەم شەوچەرەوە زەمی خزمانیان بکەن. بەسە شتێکی زۆر ناشێنە کە هەر خۆشت ناگری ئیتر خوبیەوە گرتەوە مدمین بووی پێ وەکو مدمین بووی. لانی کەم کە لە چای ناڵەکان زەمی دەوروبەرەکەت مەکە، زەمی دراوسێکەت مەکە، زەمی وەسەتە کۆمەڵایەتیەکە مەکە، چکە ئەو مناڵە دوجار ئەو شتە لە مێشکیدا خەزم دەبێت
هیچ سیلەی ڕەحمێک و هیچ تەرابەتێکی کۆمەڵایەتی لە نەشیدا نامێنێ و بە چاوێکی قێزەونانە سەیری ئەو کەساناکە کە تۆی باوکو دایک زەمە کردووە کە ئەمەش هەر توولوتیژیە باوەڕکە توولوتیژی ئەگەر کوشتنی جەستەیش نەبێ کوشتنی ڕۆحی دەرونی کوشتنی کەسایەتیش هیچی لە کوشتنی جەستەیی کەمتر نییە کە ئەوەی کە ئێمە بە حەڕی نەفسی ناوی ئەنین بە هەرچێکی ناوی ئەنین ئەمە کوشتنی کەسایەتیە هیچی کەمتر نییە لە کوشتنی جەستەیی ومە لێرەدا کاتەکەم بە کۆتایی هات دامەزار بم بەو نووسەر و شاعیر و چالاکارانە کە بێن وتارەکانی وتەکانیان لە حەزوری ئێوەدا بەیان بکەم. بە سوپاس بۆ بەرز کاگا کۆکە بەرز